سلااو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن باڵقەیەکی نوێ بەرنامەی سفرێک ژیری باشترین بەرنامەی ڤیدیۆ گەیم لە ناو تەواوی یوتیوبی گەیمینگی کوردی بەخێر بێن باڵقەیەکی نوێ کۆمەڵ زانیاریی زۆرمان هەیە ڕە باسی بکەین باسی چەند دەنگۆیەکی نوێ یاری GTA 6 دەکەم پشتی نوێن بەدەستکردێت چکە هەموو هەفتان دەڵێن ژیر تکایە باسی دیاری GTA 6 بکە ئەگەر دەنگۆژی باس بکە اوكي واروها دنگونا تقريبا شتي فريمان هي لسر ياري God of War Ragnarok كللان مخرج ياري كيشتك باس كريا صدي بابا سرزاش مانيت كذا كم تاكو تاي بينربي كذا كم خوشويستانم لايك او فيديو لبير مكا بداگرتين دوغمي لايك فيديو كمان اكتيف بارز دبيتن تستناو تريندي جي تو بي زورتين خلق سودي دبيني تاكو فيديو دروز دكم تنيا 1000 وشتك ما بقينا 1500 سبسكرايب ما بقينا 6000 سبسكرايب غير سبسكرايب بدنا كرد كسطا سي اي واي كتمشي برنامج فرق جيري دكان سبسكرايب تن كرديا سبسكرايب لبير نكاي بجيريش جوري channel جيري دكاي اما جاب channel يوتيوب خوشويست ددم بناوي دانيال اوفيشال كاغا دانيال كاري زياتر فلوگ كردنا فلوجي ناوازه دروز دكا ديوب تكساتي كنا يوتيوبي كردي وروا خدمت به اوي خوشويست بك گنزشي بتوانه داوای پرجيري كرديا من وك خوم ليرا بتان دلم كوا channel جير اماده بو پرجيري كردني يوتيوبران باسان دكا مغرب تم پرجيري بكان كادا كام لينك كاين ديسكريبشن دانا برو سبسكرايب كان لفيديو يكبلوسن لان جيرو هاتون او كاتي هم پرجيري channel جير دكان هم پرجيري channel نوي كاكا دانيال دكان كفلوگش ناوازه بلوگ كرتوا تكالكم لبيرنا كان لايك فيديو كي لبيرنا كان برون سبسكرايب كان وبنوسن لان جيرو هاتونا تاكو خدمتك شي جوره بچنالي كاكا دانيال كاين كبراسي دس بيكردن لنا يوتيوب يكزار زحمت اگر كسك اماجت بينكا خوش مو دست بيكر كاتي خوش لان كاكا ميرو يارمتي درام زوبي يوتيوبر كاين كاج يارمتي منيادا هماش برام يوتيوبر كاين ديك بكموا تكالكم لبيرنا كان برون سبسكرايب كان بعد از بحوالا كان يروان كي وكوتن هفته بعد بلاي ستيشن بلس و اكس بوكس لايف جولد سيركل بلاي ستيشن بلس او مانجي سياري زور ناوازا دكات الدياري لبو جيمراني ياري باريس دي مانغا بلام ياري كان لسه بلاي ستيشن 5 ياري اود وورلد سول ستورم بردز دبي كا زور عشقي وياري ما كانت خوسا بلاي ستيشن 2 زور كردوما سا بي سي زور زار كردوما وباش نويكي كا لروجيا كم بلا دبتوا لسه بلاي ستيشن 5 يكسب فري بردز دبي وقت تون جيم باس لروجيا كم ياري تريبل اي جوره بلا دكاتوا بلاي ستيشن ابزاره بو شوازا لها بلاي ستيشن بلس تعامل دك ياري سازاتشا ولا بو بلاي ستيشن 2 بو كساني كدايز جون انا كرديا او مانغي دايز جون بردز دك ياري شي زور نوازو سرنزاتشا بردستا وروا ياري زومبي ارمي 4 لسه بلاي ستيشن بلس لسه بلاي ستيشن 4 بردز كاو ياري باش يكم دوم سيم كردي بلام سوارم نکردی که زور نوازه اگر پلی ستیشن 5 ته هر سی یاری دو بردست دبی اگر پلی ستیشن 4 ته دو یاری بردست دبی توانی اود وورلدش بخیر ناو لایبرری کی خود کاته که پلی ستیشن 5 بکری اود وورلدش داونلود بکه گیمران زور دل خوشن بالا من دکت کس چیشیان هم بودن و دیز گون لنا پلی ستیشن کالکشن بردست او کسان پلی ستیشن 5 یعنی بالا کسکن راستا بالا اگرشتن لوی بی که خلق چی یک زار زو پلی ستیشن 5 یعنی کاته که دیز گون بخورای ل پلی ستیشن پلس بردست دبی گیمرانی پلی تاری هم دل خوشن سو هر هم گیمران پلی دەیزگۆن یان نەکڕیوە یاخود کڕیویانە فرۆشتویانەوە ئێستا حەز دەکەن هەتا هەتایەک نەخۆیان ببینێتەوە مانگێکی باشە لە بۆ پلی ستیشن بەڵام مانگێکی باش نیە لە بۆ ئەکسبۆکسی هەرچەندە ئەکسبۆکس بەعەن قەست ئەو کارێ دەکەن ناوێت لایڤ گۆڵ زۆر وەکو پێشتر خەڵک سەبسکرایب کە دەوێت بێتە ناو گەیم پاسی بەتایبەتیش گەیم پاس ئۆڵتیمیت کە لایڤ گۆڵی لەخۆ دەگری وەرا گەیم پاس لەبەر دەگری ئەو قسەیەش لەبەر چوە دەکەن لەبەرەوەی مایکرۆسۆفت ئەو جارە چەند یاریەکی بەردەست خستیە کە بە بڕامی یەکەشیان زۆر باشە بەڵام خەڵک دەڵێن هیچی باش نییە زۆربەی خەڵک وەدەنە نەکەم خەڵک یەکەچیان بەناوی دارک ڤۆیدە کە منە و یارم جێرێنەوە بەڵام ڤایکینگەکە وۆلڤز ئۆف میدگارد ئەو یاریە پێم وایە سەرنجڕاکێشە و شتیانی ئەوەیە کە لە لایڤ گۆڵ دامەجێت و پێویستە گەیمەران تۆزێک هەلی پێ بدەن وارووا یاری هارد کۆرپس ئەپرایزینگ لەگەڵ یاری تراک ڕیسینگ چامپیۆنشیپ کە یاریێکی زۆر خۆشە من لەسەر پیسی تاکەم کردیتەوە نازانم گەیمەران زۆر ناڕازینە لە لایڤ گۆڵدی زۆربەی خەڵک دەڵێن مایکرۆسۆفت خاوەنی باشترین خزمەتگوزاریە لە بواری ڤیدیۆ گەیم ئەویش گەیم پاسە وارووا خاوەنی خراپترین خزمەتگوزاریشە لە دنیای گەیمی ئەویش لایڤ گۆڵدە واتە باشترینی هەیە و خراپترینیشی هەیە بێگومان مەقسەدی مایکرۆسۆفتی زیاتر ئەوەیەکەوە دەیەوێت لایڤ گۆڵد خەڵک سبسکرایبی نەکە بێتە ناو گەیم پاسی ئەوە سیاسەتەکەیتیان بە بڕای منیش مایکرۆسۆفت ڕاست دەکات پێویستە خەڵک بگوازتەوە لە بۆ گەیم پاسی بەڵام ئەو هەلانە غەڵەتە بە بڕای منە هەنگاوانە لەبەرەوەی تۆ ئەو کەسانی کە پارە بە لایڤ گۆڵد دەدەن پێویست ناکە یاری خراپی بدەیە لایڤ گۆڵد ڕاگرا بە هەموو خەڵکی برێوەرە گەیم پاسی گەیم پاسەکەی 5 دلارێکی بکێ $10 هەم خەڵک بێ نازانم ئەو بۆ چونی منە لەوانێت تۆ ڕێی جیاوازتە بی من بۆ خۆم پێم وایە گەیم پاس باشترین خزمەتگوزاریە لە تەواوی دنیای گەیمی من خۆم هەمە بەکاری دێنم زۆر ناوازێتم زۆر گرنگی بە پیشینەوە دەبێت ڕێنگۆ بزانم یاریەکانی پلی ستیشن پلست پێ چۆنە گەیم پاست پێ چۆنە لایڤ گۆڵد پێ چۆنە لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن ئەو شتێک کە زۆر داوام دەکرێت ئەو بریتی بوو لەهۆی کەەوە یاری ڕاچێتان کلانگ ئەپدەیت بکرێتەوە لە بۆ 6 فریم پێشەوەی ڕاچێتان کلام ریفتە پارتی بکەم کە بڕیارە لە هاوینی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە لە مانجی چار تیمی پلی ستیشن بەخۆڕایی یاری ڕاچێت ئەن کلانگ
ڤێژی 2016 لەسەر PlayStation 5 دەتە 60 فرێم کە یەکجار دڵم خۆشە بەو یاریەکی زۆر ناوازە ئەو یاریت تەنانەت بە فری سۆنی دایگەیمەران یعنی فری واتە پلس شت نەبی ناوی شت نەبی هیچ نەبی لە خۆتوانی وەریگری بەڵام تاریخەکەی وەزام سیوێکی سێ تەواو بوو ئەگە زۆر بەتان ئینشاڵڵا وەرتان گرتیا ڕاچەت ئاخلاق یاری زۆر ناوازەیە چاوەڕوانی یاری ڕاچەت ئاخلاق ریفتە پارتم کە بڕیارە لە مانجی 6ەوە بزانم بڵاو بکرێتەوە بێمە سێک لە هەواڵە گەورەکانم پێشەوە دەچمە GTA بە باسی God of War بکەین لەناو تویتەری زۆر خەڵک مناقەشەی ئەویان دروست کردکەوە ئایا فۆری ئەو جارە کە لەناو God of War ڕاگنەڕۆکی هەیە ئایا ئەو فۆران لە چیهان میثالۆژی نزیکە لەو میثالۆژی نزیکەکەوە مارڤڵ بەکاردێنی مەسەن کارکتەری فۆرمان هەیە ناو دنیای مارڤڵ لە فیلمەکانی مارڤڵ یاخود لەو فۆرەی نزیکە لەناو Assassin's Creed Valhalla هەیە کە تۆزێک لە ئۆریجیناڵەکە نزیکە لەو کتێبانە نزیکەکەەوە کاتی خۆی نۆرز مەثالۆجی لەسەر نووسرا زۆر خەڵک دیبەیتیان دروست کرد و مناقەشیان دەکردیان گۆل لەوەی نزیکە و دەیگۆل لەوەی نزیکە تەمە تاوە کوێستە فۆرمان نەبینیوە بێگومان وەکو خۆی بتەنیام تیزەرێکی زۆر بچووکمان بینیوە لە یاری God of War 2018 دەرهێنەری یاریەکەی بە شێوێک لە شێوەکان کۆمنتێکی سەیریدا تقریبا مەقسەدی گەمەری دەرهێنەری یاریەکەی ئەوە بووکەوە زۆر لە ڤالهاڵای دەچی نەک لە فیلمەکانی مارڤڵ لەبەرچە لەبەر لە فیلمەکانی مارڤڵ تۆزێک فۆر کۆمیدی کرایە وەروەها شێوەکەشی ئەو شێوەیە نییە کە لە کاتی خۆی لە مەسەلەن کتێبەکانی نۆرز مەثالۆجی نووسرایە کەواتە ئەو فۆرە لەناو God of War ڕاگنەڕۆکی دەبی وەکو یاریەکەی Assassin's Creed Valhalla دەبیوەتە وەکو فۆڕی ئەو دنیاە دەبیتن دنیاەکە بەو شێوازەی نۆرز مەثالۆجیەکە کە من دڵم پێی خۆشە لەبەرەوەی نامەوێت God of War بەڕاستی دنیایکی تۆزە کۆمیدی لە دروستبی کول جدیات بی چۆن God of War 2018 لە چاو God of War-ەکانی کە جدی زیاترە دەمێ جارش جدی زیاتر بی کۆمیدیان نامێ بە هیچ شێوازێک تێدا بێت ڕاستە دیمەنەشدا God of War 2018 کاتەکە کریتۆس شەرابەکەی دەخوات تۆزێک پێکەنین دەگیری کە شەرابەکە تۆزێک ساردەوە پێی خۆشە بەڵام ئەو دیمەنە کۆمیدی نییە ئەوە تەنیا دڵخۆشکردنی منداڵەکەی خۆتی بۆیە دەمێ ڕێنگۆ بزانم ئایا پێتان وایە فۆری God of War ڕاگنەڕۆکی هەستان لێ لە ڤالهاڵای بچی Assassin's Creed Valhalla بچی یاخود لە فیلمەکانی مارڤڵ بچی بەچیان فۆری دڵخۆشی من وەک خۆم بە ڤالهاڵای دڵخۆشترم لە فیلمەکانی مارڤڵی دەبێت ئەو هابچی دەمێ ڕێنگۆ لە کۆمنت بزانم بێمە سەر باتڵفیلدی نوێ EA بە شێوەیەکی فەرمی بێگومان ڕایگەیاندوو کە باتڵفیلدی نوێ ئەو ساڵ دەکرێت تەنانەت لە یەک دوو هەفتەی ڕابردوو EA بە فەرمی دووبارە ڕایگەیاندوو کە باتڵفیلدی نوێ ئەوەندە بە باشی بەڕێوە دەچی بەرهەمێنانەکەی لەوانەیە زووتریش بڵاویکەنەوە زووتریش ترێرەکەی نیشاندان کە بڕیارە مەسەلەن لە مانجی 11یان دەبڵاو بکرێتەوە ئەو دەنگۆیانە تقریبا دەنگویەکی نیمسە ڕاستی هەیە کەوا دەڵێ باتڵفیلد لە زیاتی مانجی 5 لەوانەیە لە مانجی 4 یەکەم ترێری بڵاو بکرێتەوە و دەنگویەکی نوێش هەیە دەڵێ باتڵفیلدی نوێ ناوی باتڵفیلد 6 نابێت تەنیا ناوی باتڵفیلد دەبی واتە دووبارە دروستبوونەوەیە کە ریبوتێکی یاخود ریمێکێکی نوێی باتڵفیلد دەبێت ئایا باسی چ کاتێک دەکا بەپێی دەنگۆی نوێ بیکە لە هەفتەی ڕابردوو بڵاوکرا لە ڕێگەی ماڵپەڕی سکرین ڕات دەڵێن باتڵفیلدی نوێ باسی 10 ساڵ لە زەمەنی ئێستا دەکات واتە باسی ساڵی 2030کان دەکات شەڕێکی تۆزێک داهاتوویانێ واتە ڕۆبۆت و مەبەت و ئەوانەی زۆر تێدا نابی وەکو تایتنفۆڵ و ئەوانە بەڵام تۆزێک داهاتوویانەوە چەکەکان تۆزێک پێشکەوتوترن لە چاوچەکی ئێستا واتە مۆدرنە باسی 10 ساڵ داهاتوو دەکات زۆر خەڵک پێی خۆش بە زۆر خەڵک پێ من بۆ خۆم لام ئاساییە تەنیا مەبەستی منەوەیەکەوە ڕۆبۆتی تێدان دژونم ڕۆبۆتە حەزناکەم ڕۆبۆتە ناو یاریەکان هەبی دەمێ ڕۆبۆت تێدا نەبی دیاتم مرۆڤ تێدای بەڵام چەکەکان با پێشکەوتو من گول لە بسوڵێتەوە کێشەم نییە سەرنجڕاکێش بی و مەڵتیپلەیەرەکەش سەرنجڕاکی وەروە دەنگۆیش کەشمانەی هاوڕێیانە سە باتڵفیلدی ئەوەیەکەوە EA بە شێوەیەکی فەرمی لە کۆنفرەنس کۆڵەکەی خۆیان ڕیانگەاندکەوە باتڵفیلدی ئەو جارە مۆدەی فری تو پلی تێدا دەبی واتە وەکو وارزۆن مۆدەی تێدا دەبیکەوە هەموو گەیمەرێک بە خۆڕایی داوڵۆن دەکات و ئەو مۆدە لەگەڵ باتڵفیلدەکانی کە لەوانەیە هەر ببینێت چۆ وارزۆن هەرمایە فۆرتنایت هەرمایە بەو شێوازە دەبینێتەوە جا یەکسەر خەڵک فکرلۆی کردو ئۆکێ ئەو مۆدە وەکو فایرستۆر میدەوێت چکە فایرستۆر مۆدەی باتڵ ڕۆیاڵی باتڵفیلد بەڵام شکستی هەیە لەبەرەوەی بە سەقەتی بڵاو کراوە خێرایی لێکرا لە بڵاوکردنەوەی کەس نازانی بەڵام دەتانم پێتان بڵێن بە شێوەیەکی فەرمیکەوە ئەو ستودیۆی مۆدی فایرستۆر دروست کرد لە باتڵفیلد 5 هەمان ئەو ستودیۆیە ئەو مۆدە فری تو پلی دروست دەکە کە بە خۆڕایی هەموو گەیمەرێک توانین داوڵۆن بکە کە باتڵفیلد نەکرێت دڵت خۆشە بۆ هەواڵی یاخودنا لە کەمەنت بەسونی خۆت بنووسە چکە من یەکزار دڵم خۆشە باتڵفیلدی نوێ پێشەوەی پەسە GTA چەند هەواڵێکی بچوو شمێ لەسەر سایبەرپانکی سایبەرپانک ئەپدێتێکی نوێ لە بۆ PlayStation 4 PC وەروە Xbox بڵاو کردەوە تێیدا چەندین گۆڕانکاری گەورەی لە ناویارەکەی کردیا و زۆرێک لە بەگەکانی ناویارەکە کێش تەکنیکەکانی ناویارەکەی چارەسەر کردیا بەڵام بێگومان هەندێک کێشەی دیکەی هێشتا مایە گەیمەران هێشتا ناڕازی لە دەیانەوێت باشتر یاریەکە چارەسەر بکرێت تاوەکو دووبارە دەست پێ بکرێت یەکیش لەوانە منم هەتا یاریەکە بەتەواوی چارەسەر نەکرێتەوە من ناتوانم دنیای سایبەرپانک دووبارە بەڵێ ستۆریەکەی ریڤیو کردی ئەگەر هەستانەیە ریڤیوەکە لە ناو چڵی بەدەستە لە دیسکریپشنیش دایدەنێ مەگەڵی بینەکەم بە خۆتان سەیریکەن سایبەرپانک جارە ئەو ئەپدێت نوێلەوە بڵاو کرێ بەڵام دیار نەبوو تاوەکو ئێستا نازانین کە یاریەکە لەسەر PlayStation دووبارە بەردەست دەبتەوە بێگومان یاریەکە بەلیسێکی دەتوانێت لەسەر PlayStation بیکڕی بەڵام لە ناو ستۆری PlayStation بەردەست نییە هۆکارەکەش چ بکات خۆی کاتەکە یاریەکە بڵاو کرێت کێشەوەدا زۆر خەڵک داوای پارەی دەکردەوە سۆنی گوتی تاو یاریەکە لا دەبن هەتا چارەسەر دەکرد چارەسەر کراوزە بێتەوە CD Projekt ڕاگەیاندکەوە ئەمە گوتی ئەمە حەز دەکەیت ئێستا یاریەکە بێتەوە ناو سیستەمی PlayStation بەڵام ئەو بڕیارە لە دەستی سۆنی دەبێت دووبارە یاریەکە دابنێتەوە
بەپێی چەند دەنگۆیەکی بی پێشبینی دەکرێت لە مانجی 4 یاخود کۆتایی مانجی 4 یان سەرەتای مانجی 5 ئەپدێتێکی دیکەی گەورە بەردەستبی مارکتینگ و ڕکلامێکی گەورە بکە پلیستیشن دووبارە سایبەرپانچی میتۆنە ستۆرەکەی ئەو کاتی فرۆشی یاریەکە دووبارە دەفریتەوە هەسەنە فرۆشی یاریەکە یەکجار باشە دەفریتەوە کاتە بێتەوە ناو پلیستیشنی بێگومان گەیمەرێکی زۆری پلیستیشن 4 دیسەپۆینتن کەوا یاریەکە بەو شێوازە خراپ لەسەر کۆنسۆلتان لەسەر پلیستیشن 5 لەسەر پلیستیشن 5 کردم یاریەکە زۆر باش نەبوو بەڵام ئێستا زۆر باشتر بوو ئەگەر حەز دەکەیت خۆتان تاقیکردەوە بەڵام بەدیسی بکرێت لەسەر پلیستیشن لەسەر Xbox و PC بەردەستە CD Projekt Red ڕایگەیاندکەوە خەریکی دوو یارینە دوو یاری نوێ دەبن یەکیان ناو دنیای سایبەرپانک یەکیان ناو دنیای ویچەریە هەردووچیان لێ کاتی کاری لەسەر دەکەن و هەردووجی یاری ڕناگەێنن تاوەکو لە موادەی بڵاوبوونەوەی نزیک دەبن بێگومان لەبەرەوەش ڕایناگەێن نهێنە وەکو سایبەرپانکیان لەبێت کە یاریەکە تاوا نەبوو بڵاویان کردەوە دواتر وتیان بە ئەپدەیت چارەسەری دەکەن بێگوانە کێشەیەکی گەورە بوو لە CD Projekt Red وەسیقەی لەلایەن گەیمەران لەدەستدا خۆم سقێکی گەورەم لەدەستدا لەگەریان یاریەکان چۆن دەبی چۆن ناوی کەس نازانین تەنیا ئەویان ڕاگەیاندێکەوە دوو یاری نوێیەکەیان یەکیان ناو دنیای ویچەریە یەکیان لەناو دنیای سایبەرپانکی دەبیتن هەردووچەند یاری تاوان نوێ دەبن بەڵام باز ناکەن تاوەکو یاریەکە بە فەرمی زۆر نزیک دەبێتەوە لە وادەی بڵاوبوونەوەی ئایا کێیە بە بڕای خۆم 2024-25 ئەگەری هەیە ترێلەشی لێ ببینین دەمێ ڕێنگۆ بزانم سایبەرپانکت کرد یاخود نەکرد دڵخۆشی بە سایبەرپانک یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن بێم ئەسەر GTA 6 هەواڵەت شمەزە GTA 6 هەواڵەکەشم دەنگۆیە بێگومان فەرمینیە بەڵام بەپێی دەنگۆیەکی نوێی ماڵپڕی سکرین ڕات بیتن کە هەم زارم دەنگۆکان لەوێ وەردەگرم لە بۆتان هەرچەندە حەز ناکەم زۆر باسی دەنگۆ بکەم لەبەرەوەی دەنگۆیە لەوانێ ڕاست بی لەوانێ ڕاست نەی بەڵام ئەنگۆ حەز دەکەن هەم زار دنیشی باش GTA 6 ئۆکێ باز دەکەین دەنگۆی نوێیەکەی GTA 6 ئەوەیە کەوا دەڵێ ئەگەرەکی یەکجار زۆر هەیە ئەو جارە ڕۆکستار لە زیاتی یەک شار چەند شارێک بەکاربینی وەروە لە جاتی یەک وڵات چەند وڵاتێک بەکاربین تەنانەت ئەو دەنگۆی نوێ پێشبینی ئەوەی دەکەکەوە ڕۆکستار چەندین قارەش بەکاربین زاقسێ زۆر تۆزێک دوورە لەوانێ وەنەبی بەڵام ئەوە دەنگۆیەکەی دەڵێ لە زیاتی یەک قاڕەی لەوانێت چەند کیشوەرێکمان هەبی بۆ نمونە گەیمەر بتوانین لە کیشوەرێکی بستە کیشوەرەکە بگوان کیشوەرەکان لەوانێ لاویان ئەمریکا و ئەفریقیا و ئاسیا و ئەوروپا ئەوانە نەبی لەوانێ ناوەکان سکاری بکەن کە زۆر دەستکاری ناوی شارەکان دەکەن بەڵام بس زەبت چۆن دەبی چۆن نابی نازانم بەڵام 190 دەزانم کەوا بەپێی ئەو چکە چەندین دەنگۆ بڵاوبیتەوە لەسەر ئەو بابەتێ چەندین شوێنی جیاواز ئەو قسەم جێ لێ بووە GTA 6 ئەو جارە مەحاڵە یەک شار بێت زیاتر لە سێ شاری هەر تێدا هاوشێوە GTA San Andreas دەبێت بە بڕای من لەوانەیە هەر هەمان ئەو شارانە بەکاربینەوە وەکو GTA San Andreas بەڵام چیرۆکەکەی تۆزەک باسی کۆن بکە ساڵانی هەفتاوەشتایەکەم کە پێشتر دەنگۆمانە سەری هەبوو دەبێت پرسیارەوەتان یەکەم دڵتان خۆش دەبی ئەگەر GTA شاری زیاتری تێدابی بەڵام ئەگەر یەک شار زیاتر تێدابی کەواتە وردەکاری شارەکان زۆر نابی بەڵام ئەگەر یەک شارمان هەبی وەکو GTA 5 یەک شاری گەورە دەبیتن زیاتر وردەکاری تێدا دەبێت حەز دەکەی کامی بکەیت یاخود داوانە ڕۆکستار چەند شارێکی دابنی هەر هەمووشی پڕ وردەکاری دەمێ ڕێنگۆ وەکرم زانمان گۆ چۆن بیر دەکەنەوە سەر یاری نازانم یاری ئاڵن وەیکتان بینیوە یاخود کردووە یاخودنا دەبێت کەسێکی بینم کە یاری ئاڵن وەیک کردێت کە وەکو خۆم کردومە یەکە لە یاری خۆشەکانی ڕەمەدی لەگەڵ ستودیۆی ئەپێک گەیمز بە شێوەیەکی نافەرمی یاخود بە دەنگۆیەکی زۆر لە ڕاستی چوو تقریبا ڕاستیە دەنگۆیەکی وانە چکە یەک لە پەرپێدەرەکان یا شتیان بڵاو کردەوە خەریکی بەشی دومی یاری ئاڵن وەیکە بەقسەی ڕێمەدی بی چەندین ساڵە خەریکی یاری ئاڵن وەیکن بەڵام لەبەر یاری کنترۆل بڵاویان نەکردەوە وەروە یاری کنترۆل بەشەکە لە ناو دنیای ئاڵن وەیک ئاڵن وەیک نازانم کردیان یاخودنا باسی تێبنووسە چی دەکات ئەستە ناو شارۆچکەیەک لەو شارۆچکەی خێزانەکەی خۆی لێون دەبیتن دەچیت خێزانەکەی خۆ بدۆستەوە تۆزە جۆرە سروش جۆرە هێزش ناسروشتی دنیای داپۆشێ یاری کنترۆلی بزەبت هەمان شتە بەڵام منجاتی نووسەرێک هزار لێکۆڵەرێک و دیتێکتیڤێکمان هەیە وەروە هەر لە ناو یاری کنترۆلی دیLCێک لە بۆ یاری کنترۆلی بڵاو کرایەوە کە کارکتەری ئاڵن وەیکی تێدایە واتە ئاڵن وەیک کنترۆل یەک یارینە یەک دنیاە بەڵام دوو یاری جیاوازن و ئەو ئاڵن وەیکە نوێیە کە دێت پێشبینی دەکرێت بەشێکی زیاتری یاری کنترۆلی تێدابی واتە زیاتر تێکەڵ چێش بکرێن بەڵام بەڵێنیان داوە ئەگە بێت و ئەو دەنگوی ڕاستبی دەڵێت بەڵێنیان داوە ڕێمەدی کەەوە هەمان کارکتەری ئاڵن وەیک و هەمان دەنگ و هەمان کارکتەر دووبارە بگەڕێنەوە ئاڵن وەیکت کردی یاخودنا دڵخۆشی بۆ هاڵە یاخودنا لەمێ لە کۆمنت بۆچونیەوە وەربگرم وەروە PUBG ناسم PUBG لایتتان کردی یاخودنا یارێکی لە مۆبایلی بەناوی PUBG مۆبایل لایت لە زۆر لە وڵاتانی ئاسیا بەردەستە بۆ مۆبایلانی کەەوە هێزێکی زۆریانە گرافیەکەی تۆزێک نزمترە PUBG مۆبایل لایت خاصن ئەو کۆمپیوتەرانی کەوا گرافیکارتش بەقوتیانە دەتوان PUBG مۆبایل لایت بەکاربینە تۆزێک پێویستی بە گرافیکەی زۆر نییە کواڵەتەکەی تۆزێک نزمترە گرافیکی نزمترە PUBG ڕایگەیاندکەوە ئەو یاریە شەتداون دەکەن سێڤەرەکانی دادەخەن لەبەرەوەی خەڵکەی زۆر بەکاری ناینی زیاتر مەبەستی PUBG مۆبایل لایتەکە ئەو ڤێژنی لایتە زیاتر لە بۆ هیندستان بوو لەبەرەوەی لە هیندستان مۆبایلش زۆر گرانە پارچە کۆمپیوتەری گرانەوە ژمارەشیان زۆرە ناتوانن هەم پارەیە سەر بکەن بۆیە کۆمپانیای PUBG لە 2019 ئەو ڤێژنی مۆبایل لە هیندستان و مالیزیا و بزان
بڵاو کردەوە خەڵکەی زۆر لە وڵاتانە بەکاریان دەینە لە بەرەی مۆبایلەکانیان کواڵەتی نەیدەتوانی بە ئاسایی یاری بکەن کواڵەتێکی زۆری پێویست بوو گرافیکێکی زۆر بەرز بوو بەڵام PUBG Mobile Lite لەوام زۆر باش بوو بەڵام دیارە خەڵک ئێستا نازانم مۆبایلی باشتریان دەستا یا کۆمپیوتەرەکانیان باشتر کردیان PUBG دەڵێ Mobile Lite دادەخەن و شەتداون دەکەن هەرچەندە دەرێت داوا لێبوردنیش دەکەین بەڵام دەدەخەن نازانم وەک خۆم بەکارم نهینێ تو بەکارت هینە یاخود نە PUBG Mobile Lite لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن یاری Stalker 2 ترێلەرێکی یاخود هایلایتێکی لێ بڵاو کراوە کە گەیم پەرەپێدەرەکان باسی یاریەکە دەکەن گرافیکی یاریەکە ستۆری یاریەکە باز دەکەن یاریی زۆر سەرنجڕاکێشە ترێلەرێکی سەرنجڕاکێشانە بۆ بڵاو کردەوە ئەو یاریە ئیندیپندنتە واتە یاریی سەربەخۆ دەبی بەڵام لە ڕۆژی یەکەم مایکرۆسۆفت دووپاتی کردەوە لە ڕۆژی یەکەم لەسەر گەیم پاس بەردەست دەبێت جێگەی سرنج هەرچەندە یاریەکە ئەکسکلوسیڤیشە تەنیا لەسەر پلاتفۆرمی Xbox و واروەها PC بەردەست دەبی واتە لەسەر PlayStation بڵاو ناکرێتەوە بەڵام مایکرۆسۆفت دووپاتی کردەوە کە ئەو یاریە لەسەر گەیم پاس لەسەر PC وەروە لەسەر Xbox لە ڕۆژی یەکەم بڵاوی دەکەنەوە کە گەیمەرێکی زۆری دڵخۆش کرد لە بەرەی Stalker 1 کاتی خۆی یاریی زۆر سەرنجڕاکێش بوو ناوازە بوو ستایڵێکی جیاوازی هەبوو Stalker 2 بەپێی ئەو ترێلەرە بیتن گرافیکی یەکجار بەرزە باسی ناوچەی چەرنۆبڵی شوێنی ئەتۆمیەکانیان کە جێگەی سەرنجە یاری سەرنجڕاکێش دیارە کردیت بەشیەکەمیان نا بۆچون سەر یاریە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن نازانم ئاگاتان لە خەبەری هەیە یاخود نا بەڵام دەزانن کەەوە کەشتێکی گەورە لە کەناڵی سیوس یاخود لە ڕووباری سیوس گیری خواردی هەکە لە هەموو دنیا باز دەکرێن نازانم تاوەکە ڤیدیۆ بڵاو دەکەم و قوتاری بۆ یاخۆ قوتاری نەبووە شێوەی سوڕەیە و کەناڵەکەی داخستیە و ڕۆژانە زیاتر لە 100 میلیۆن دلار زەرە لە بازرگانی ئەو کەناڵی دەدان کەناڵە بەستم ڕووبارە کە شوێنی بازرگانیە جا لە ناو یاری مایکرۆسۆفت فلای سیمولێتەر کەسێک مۆدێکی دروست کردیەکەوە گەیمەران دەتوان سەردانی ئەو شوێنە بکەن وەروە ئەو کەشتێ ببینن واتە مایکرۆسۆفت خۆی داینێ مۆدەکە بەردەستکرای لە یاریەکە بەڵام مایکرۆسۆفت ڕێی پێدایە کاوشتە هەبی بۆ کەسانی کە یاری مایکرۆسۆفت فلای سیمولێتەریان هەیە دەتوان سەردانی سویس کەناڵ بکەن ئێستا حالێن ئەو ڕوودا و مێژوویە بە چاوی خۆیان ببینن وەروە چەندین میمی جیاوازی لێ دروست کران بەڵام ئەوە زیاتر لە هەر هەمی بەدڵم بوو کەوە مارە گەورەکەی ناو یاریگاد و بواری هەڵی گرتیە ئەوە کێشەکەتان بۆ عیلاج کرد خواحافیز کە بە هەموو دنیا ئەو کەشتێ ناجوولێ یوتیوبەرێک هەڵسایەکەوە PlayStation 5 دروست کردیا یاخود لە مسی کە یەکجار سەرنجڕاکێشە بەڵام مسەکەی یاخود کۆپەرەکەی بەکاری هینەیە ڕەنگەی گۆڵدی هەیە هەرچەندە ئەو گەیمەرە دەڵێ پارەیەکی زۆر سەرف کردی بەڵام بزەبت نازانین چەند سەرف کرد لەبەرەوەی تاوانەوەی مسی ئاسان نییە وەروە پەیداکردنی ئەو جۆرە مسانەی کەوا بتوانرێت لە بەرگکردنی شتەکان بەکاربێ بێگومان قورسە و گرانە و ڕەنگێکی جوانی لێدایە دەڵێ کێشی شەشقات قورسترە بەڵام دیزاینەکەی یەکجار جوانە بێگومان ئەو PlayStation 5 حەقیقیە کار دەکە هیچ کێشە نییە بەڵام بە بڕای من بی ئەوە کێشەیەکی گەرمی لە بۆ دروست دەبی لە بەرەوەی مس گەرمی ناگواستەوە مس لە بۆ گەرمی گواستنەوەی تۆزەک مشکیلەیە واتە وەکو پلاستیکی نییە کە هەوای فڕدا پلاستیکە زوو ساردەوە مس لە بۆ گەرمی ساردی تۆزەک ساردی و گەرمیەکەی هەڵدەمژی واتە گەرمی ناتوانێت دەستشی لێ بدەیت بەڵام شێوەی جوانە خەڵکەکی زۆر حەزی لێ لاسای لێدی دیمستریک و یاری Resident Evil 8 بکاتەوە پێی دەڵێن کۆسپڵی واتە خۆیان وەکو ئەو لێ دەکەن زولوبەرگ و مەیکەپی ئەوی لەبەر دەکەن نوێترینیشان ئینستاگرامەرەکە کەوای مۆدڵێکی ئینستاگرامەر وێنێکی بڵاو کردەوە کە بەشنی درێژە بەخۆی و پێڵاوی بەرزی لە بەکردیا زۆر بە لێدی دیمستریکی دەچی زۆر سەرنجڕاکێشە ترێلەرێکی نوێ لە بۆ یاری ڕۆکی دی بڵاو کراوە ئەپدێتێکی نوێیە چەندین ئۆتۆمبیلی نوێ بۆ یاریەکە ئێستا بەردەستە من وەک خۆم ڕۆکی لیگم تاوەکو ئێستا لە ژیان نەکردی بەڵام بۆ کەسانی کردویانە دڵخۆشم بۆتان کەەوە ئەپدێتێکی نوێتان لە بۆ بڵاو کراویتەوە ئۆتۆمبیلەکانی یەکیان زۆر سەرنجڕاکێش ئەویش مەستەنگێکە کە ئەگەم یاری بکەم بێگومان مەستەنگکە هەوڵ دەدەم مەستەنگکەی بەدەست بخەم بە شێوەیەکی سوپرایز بێ ئەوەی ئاشکراشی بکە باسیش بکە یا ئاکتیڤیژن ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری Call of Duty Modern Warfare بەردەست خستیە چەند ماپێکی نوێی دانا یەک لەو ماپانە ئەوزان ماپە کاتی خۆی لە نەکات خۆی ئێستا ژۆزام لەسەر Call of Duty Mobile بەردەستەکە شوێنەکان زۆر سەرنجڕاکێشن بەوی دەچی نازانم زەوەی یاخودنا من دوونەشەوە هەندێک یاریەکەم کرد ماپەکانم بەدڵە ئەو کەسانی کە Modern Warfare هەیە پێم سەیە لە پاش 11 ساڵی ئاکتیڤیژن هێشتا پژی لە Modern Warfare یەکە کە Cold War بڵاو کردەوە هەنگاوەکە کە ئاکتیڤیژن زۆر بە دەگمەن ئەو شانە دەکات پێش دێکە بەڵام ئێستا ماوەی تۆزەکەمە دڵخۆشم بۆ کەسانی Modern Warfare هەیە کە چوچ خۆم کەم Cold War نییە هەم بەڵام لامدا بەڵام Modern Warfare یاریشی نایاب چەند گەیمەرە هەڵسانەکەەوە دورگەی هەواوی لە ئەمریکا هەڵسانە دروستیان کردی هەوایی لەناو یاری ماینکرافتی وەچیان بەکارهینەیە گوگل ماپیان هینەیە تاوەکو خەریتەی هەواوی بە تەواوەتی وەربگرن وەروە دروستی بکەنەوە تەنان ئەوەندە وردەکاریاتیدا کردیە دەڵێ لەوانەیە لە ڕێژەی دانانی سەوزایی زۆر نزیک و ڕاست دەرچی لەگەڵ ئەو کەسانی دوورگەی هەواوی دەژین کە خوانێ دەژین دەڵێن مۆدەکان زە پیسی بەدەست خستێ بەڵام مەشتە بۆ ڕێی عام نەکرێتەوە دەرێنەوە 1-2 هەفتەش دەکەنەوە کە هەموو خەڵک بتوانین سەردانی بکە لەو مۆدەی توانای سەردانی هەواوی بکەیت هەوایی مۆبایلە ژیر وەرەوە هەوایی دورگەیەکی زۆر سەرنجڕاکێشە وەرەوە دورگەیەکەوە ڤەڕۆک تێیدا لەدایک بووە وەشانازیش پێ دەکەێت دەڵێ من خەڵکی هەواییمە
یاری کراش باندیکویت 4 لە کۆتاییدا لە بە پیسی بڵاو کرایەوە بەڵام فەڵتەی گەوریاندا فەڵتەکەش چ بوو یاری کراش باندیکویت 4 بەڵام کاتەکە لە پیسی بڵاو دەکرێتە بێگومان یاریەکە یەکسە پایرت دەکرێتەوە لە ڕێگەی تۆرێنتەوە بڵاو دەکرێتەوە تا یاریەکە کراک دەکرێت خەڵک بە بەلاش توانین داڵۆن دیکە بێگومانە یاری بچووکانە زۆربەی زۆریان وای لێ بەڵام چەندە کراش باندیکویت 4 بچووک نییە زەبەلە بەڵام لە شەی پلتفۆرمە زووایان دێ ئاکتیڤیژن چی کرد گوتی کاکە بۆ ئەوەی تووشی تۆرنتی نەبین دەکەینەمە یاریەکەی دەکەینە ئۆنلاین ئۆنلی واتە تەنیا دەبی ئینتەرنێت دەبی ئەوجە یاریەکە کار دەکات بەڵام هاکارەکان گوتیان چالنج ئەکسپتت ئەمە ئێستا چالنج دەکەین ئەمە یاریەکەی کراک دەکەین بە ئۆنلاینیشەوە یاریەکەیان کراک کرد لە ڕۆژ یەکەم زۆرترین داڵۆندی لەسەر بوو وەروە خەڵک ئێستا لە خۆی بە خۆڕایی یاریەکە ئێستا پێویستی تاقی دەکاتەوە خۆشەویستانم زۆر سپاسان دەکەم بۆ سەیرکردنی ئەو ڤیدیۆی من هیوادارم سووتان لێ بگرت بیزانیاری زۆری تێدا بقۆڕم کە هەندێک قەتان بکەم ئەو هەفتەیەش هەمومان پێکەوە ڕۆشنبیر بینەوە ڕاستی کۆمیش ڕۆشنبیر دەبم ئێوە ڕۆشنبیر دەبن تاوای زانیاریەکانی ئەو هەفتەتان ئیشاڵڵا بۆ باز دەکەم هەموو هەفتان کاژمێر نۆ یاخود نۆنیوی شەو سەرەبڕێک تاخیر دەبی یان نۆنیوی شەو بەرنامە سفرێک ژیری بڵاو دەکەمەوە هەموو ڕۆژانی هەینی تکا دەکەم لایکی ڤیدیۆ لەبیر نەکەی سبسکرایب چناڵەکەم کە حەز دەکەم لە تویتەری فۆڵۆم بکەن نازانم زۆر بەتان لە تویتەری منتان فۆڵۆ نەکردیا لە دیسکریپشن لینکم دانایە تویتەری فۆڵۆم بکەن ڕێز خۆشەویستم خوڵکەن تا ڤیدیۆی دیکە خواتان لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم